ئەم کاتتان باش هاوڕێیان ئەوڕۆکە لەسەر دوا دیداری نێوان دەم پارتی و ڕەزەب تەیب ئەردۆغاندا ڕادەوەستین کە دوای 13 ساڵ ئەو دیدارە جارێکی تر ئەنجامدرا لە نێوان لایەنێکی سەرەکی کورد کە دەم پارتی و یانیش هەدەپەی پێشوو و لەگەڵ حکوومەتی تورکیادا. ئیتر ئەمە ڕووداوێکی زۆر گرنگە، بەڵام پێویستی بە هەڵسەنگاندنی دوور و قۆڵ هەیە. یعنی هەمومان دەزانین ئەو هەوڵەی دەوڵەتی تورکیا کە پێشتر لەلایەن دەوڵەت باخچەلیەوە ئیتر هەنگاوی بۆنرابوو لە کۆتاییەکانی ساڵی ڕابردووەوەدا چەند قۆناغێکی بەخۆوە بینی. دوای 3 ساڵ نزیکەی دەبینین کە جاری یەکەم دیدار لە نێوان ئیمرالی و لایەنە کوردیەکاندا ئاساس کرا، بەڵام ئەمە لە دوای بەتایبەتی لە دوای 19 مانگی ئایاردا مانگی ڕابردوودا بینیمان کە هەندێک گومانی لەگەڵ خۆی داهێنا. ئەو گومانانەش بە کورتی بریتین لەوەی کە دوای دەستگیرکردنی ئیمام ئۆغڵو و لەوێدا ئیتر تەماشامان کرد لە دوو بواردا دوو دڵی لەگەڵ خۆی داهێنا سەبارەت بە دەستپێکردنی قۆناغێکی دیکە لە نێوان کورد و دەوڵەتی تورکیادا. ئەویش ئەو قۆناغانە چین؟ یعنی ئەگەر بێت و قۆناغێکی چارەسەری نیمچە چارەسەری جا چارەسەریەکە چۆنە، چارەسەری ئەتنیکیە یان کولتوریە و ینی چارەسەریەکی ئینسانیە و ینی چارەسەریەکی نیمچە سیاسیە، ئەمەیان بە لایەکدا بنین، ئەوە بابەتی سەرەکی ئێمە نیە، بەڵام هەر هەنگاوێکی چارەسەری پێویست بە حقوق و دیموکراسی دەکا. لە هەر شوێنێکدا کە حقوق و دیموکراسی نەبێ ئەتۆ ناتوانانی لەگەڵ دەوڵەتێکدا کێشەکانت چارەسەر بکەی وە تەنانەت ناتوانێت لەسەر مێزی گفت و گۆشدا بۆ ماوەیەکی دوور و درێژ بمێنیتەوە. دووەمینیان لە مەسەلەی دەستگیرکردنی ئیکرام ئیمام ئۆغڵودا یەک لە تاوانە سەرەکیەکانی گوای لە ناو کاوانە ئاڵم تاوان مەسەلەی تیرۆرە. تیرۆرەکە چیە؟ تیرۆرەکە ئەوەیە کە پێشتر هەدەپە لەگەڵ ئەکرام ئیمام ئۆغڵو ئیتیفاقی لۆکاڵی ئەنجام داوە. ئیتر ئەمەشیان ڕاستە و ڕاست پەیوەندی بە مەسلەی کوردەوە هەیە، حتا پەیوەندی بە مەسلەی ئۆجەلانەوە هەیە، چونکە مەسلەی ئیتیفاقی لۆکالی بیرۆکەی ئۆجەلانە کە لە شارە گەورەکاندا دەبێت کوردەکان لەگەڵ لایەنەکانی دیکە تورک و نەتەوەکانی دیکە ئیتیفاق ساز بکەن و ڕێککەوتن ساز بکەن و بە پێی ئەوە بچنە هەڵبژاردنەکان. ئەمە وەکو مەسەلەیەکی تیرۆر لێ هات، یعنی تۆ چۆن ئەتوانی لەلایەک لەگەڵ ئۆجەلان دابنیشی و لە لایەکی دیکەش وەکو تیرۆریست هەتا وەکو ئێستاش بیبینی. ئەمە ناکرێ، بەڵام بینیمان لەو سەردەمەدا بێگومان مەسەلەیەکی دیکە هەبوو، یعنی بەڵام بەر لەوەی بێمە سەر مەسەلەکە دەبێت ئەوە ئەباس بکەین. یعنی ئێمە هەمومان دەزانین ئەو بیرۆکەی دیالۆگی نێوان کورد و دەوڵەتی تورکیادا بیرۆکەیەکە لە سەرەتادا ئێمە لە زاری دەوڵەت باخچەلیمان بینیوە و ئەردۆغان هەتاوەکو ئەمڕۆکەش بە هیچ شێوەیەک ویانیش بڵێن بە شێوەیەکی کردداری بە هیچ شێوەیەک هەنگاوێکی نەناوە لەو بارەیە، نە لە گوتاردا نە لە کرداردا. ئەوە زیاتر دەوڵەت باخچەلی بوو، دەوڵەت باخچەلی پێشنگایەتی ئەو قۆناغی دەکرد و ئیتر ڕەجەب تەیب ئەردۆغان وەکو بڵێ لە دوورەوە چاودێری قۆناغەکەی دەکرد. لەگەڵ هاتنی قۆناغی دەستگیرکردنی ئیکرام ئیمام ئۆغڵو و 130 کەس کە ئەمڕۆکە هەنگاوێک گنرا زیاتر لە 100 کەس لەمانە لەو 130 کەسە ئازاد کران، بێگومان ئەمەش نیشانەیەەکە. و لەو سەردەمەدا ئێمە دەزانین کە پێش ئەو سەردەما دەوڵەت باخچەلی نەخۆش کەوت، ئۆپەراسیۆن نەشتەرگەری بۆ کرا. لەو سەردەمەدا ئەمانە ڕوویاندا، بەڵام بە بۆنەی جژنی ڕەمەزان بینیمان کە دەوڵەت باخچەلی سەرباری نەخۆش بوونیەوە ئیتر لە نووسینێکدا ئەم پێداگیری کرد لەسەر ئەم قۆناغە و ئەمە وای کرد ئیتر کە
ڕەجەب تەیب ئەردۆغان ئیتر ناچار بێ بکەوێتە ناو قۆناغەکە و ئەمە ئەو هاوڕێ چی نووسیوە کاکیوە ئایر مانگی پێنجە ئایر مانگی پێنج نیە ئایر مانگی سێ ببورن ئیتر تەماشامان کرد کە لەو سەردەمەدا دەوڵەت باخچەلی پێداگیری لەسەر قۆناغەکە کردەوە و ئەمە وای کرد کە ڕەجەب تەیب ئەردۆغان بەخۆشی بێتە ناو بابەتەکە وەکو بینیمان ئەمڕۆکە پێشوازی لە وەفدێکی دەم پارتی کرد بە سەرۆکایەتی پەروین بڵدان و سری سورەیە ئۆندەر و دیارە ئەحمەد تورکیش دەبووای لە ناویدا با بەڵام پێدەچێ قبول نەکرابێ لەبەرەوەی ئەحمەد تورک پێشتر لە کار لابردرا و قەیومی خراوەتە سەر ئەوە ڕنگ بێ بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان پارادۆکسێکی زۆر زۆر گەورە بێ لە کاتێکدا تۆ کەسێک بە هەر بیان نوێک بێ ئیتر لای دەبەی شایستە نابینی کە سەرۆکی شارەوانی بی تاوانباری دەکەی وە لە هەمان کاتدا قەیومی دەخێ شوێنی ناتوانانی لەگەڵی دابنیشی ئەمەشیان لە ڕووی یاسایی و سیاسیەوە واتایەکی خۆی هەیە بەڵام ئەمە گرنگ نییە ئیتر ئەو دیدارە سەعاتێک و 20 دقەی خایەندووە بێگومان دیداری نێوان دوو سەرۆک ئەمەندە کات ناخاینی ئیتر بەڵام ئەمە نەکاتی خایاندووە دیارە لەسەر کۆمەڵێک بابەت قسەیان کردووە ئیتر دەمەوێت لەو بەرنمەیەدا زیاتر باس لەوە بکەم کە ئەوە چی بوو وای کرد کە ڕەجەب تەیب ئەردۆغان لە کۆتاییدا بێتە ناو بابەتەکە ینی هەروەکو باسم کرد لە سەرەتادا ڕەجەب تەیب ئەردۆغان نەیدەویست بێتە ناو بابەتەکە و دەیویست لە دوورەوە چاودێری بابەتەکە بکە بە پرسیارەتی نەگرێتە ئەستۆ و ڕنگ بێ لەو باوەڕەدا بێ لەگەڵ تەسفیەکردنی ئۆپۆزیسیۆنی تورکیا کە سەرۆکی حیزبێکی دەستگیر کرد پاشان ئەکرەم ئیمام ئۆغڵوی دەستگیر کرد دوای ئەکرەم ئیمام ئۆغڵو وا دیارها دەیویست قەیومیش بخاتە شوێنی بەڵام نەیخستە شوێنی و لە هەمان کاتدا وا پێدەسی پیلانێکی وای هەبوو بێ کە تەنانەت قەیوم بخاتە ناو جەهاپەش یعنی سەرۆکایەتیەکەی سەرکردایەتەکەی لە کەرلا ببە بە خۆی سەرکردایەتیشی لە بۆ دابنێ یعنی ئەم شتانە هەمووی لە ناو دەوڵەتی تورکیادا دەبن بەڵام بەهۆی کاردانەوەکانی تر و بەهۆی هەڵاوسانی ئابووری بەهۆی ئەوەی کە بودجەی دەوڵەتی تورکیا ویانیش نرخی لیرەی تورکی ئیتر بە تەواوەتی دابەزی ئابووری زیانی زۆر زۆر گەورەی پێکرد بە سەدان حتا بە هەزاران خاوەن کاریبیانی تورکیان بەجێهێشت ئیتر ئەمە وای کرد کە ڕەجەب تەیب ئەردۆغان ناچار بێ ئیتر ئەوەی خۆی لەگەڵ دەوڵەت باخچەلی بپارێزی یعنی هۆکار چییە کە ئەردۆغان ئەمانە پێویستی بە دەوڵەت باخچەلیە بێگومان دەوڵەت باخچەلی و بەهاپات تایبەتمەندێکی هەیە تایبەتمەندەکەی ئەوەیە کە یعنی ئەگەر بێت و دەوڵەت باخچەلی و یانیش مەهاپە لە دەسەڵاتیشدا نەبێ مەهاپە هەبوونی خۆی دەپارێزی پێشتر لە چەندین هەڵبژاردندا بینومانە کە نەیانتوانەوە بربەست تێپەڕێنن بەڵام مەهاپە هەروەکو خۆی ماوەتەوە ئایا ئەمە لە بۆ ئاک پارتیش وایە نەخێر لە بۆ ئاک پارتی وانی هەر ڕۆژێک ئاک پارتی ویانیش ڕەجەب تەیب ئەردۆغان بمرێ ئاک پارتی لە هەڵبژاردندا بدۆڕێنێ ئەمە مەحاڵە ئاک پارتی بمینێ ئاک پارتی نامینێ بەڵام مەهاپە حیزبی کادرە شتێکی جیاوازترە حیزبێکی جەماوەری نییە لە بۆ هەندێک ئیتر ئەمە جیاوازیەکی ئەو جیاوازیە چیمان پێ دەڵێ ئەو جیاوازیە پێمان دەڵێ کە لە بۆ دەوڵەت باخچەلی دەوڵەت گرنگە بەرژەوەندەکانی دەوڵەت گرنگە لە بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان ئەمە ئەوانیە لە بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان دەسەڵات گرنگە هەر لە بۆ هەندێش ئیتر تەماشامان کرد لەلایەکەوە نەچۆ ژێرباری مەسەلەی کورد لەلایەکی دیکەوە ئیتر تەماشامان کرد زۆر بێمنەتانە هەنگاوی 19 مانگی ڕابردووینە نا ئیتر ئەمانە هەموو بابەتەکانیان گۆڕین و بینیمان کە دەوڵەت باخچەلی سەر لە نوێ هەڵوێستی نیشاندا ئەمەی دەوڵەت ئەو لێ دوانەی دوای دەوڵەت باخچەلی هەمیان ئەتوانین وەکو هەڵوێست ببینین
ئیتر ئەردۆغان هاتە ژێر ئەو بارە کە ناچار بوو ئەمە قبول بکات چونکە ئەردۆغان بەبێ دەوڵەت باخچەری نابێت دەوڵەت باخچەری لە قۆناغەکانی ڕابردوودا زۆر یارمەتی ئەردۆغانی داوە مەسەڵەن لە 2015دا ڕەزت تەیب ئەردۆغان لە هەڵبژاردندا ئەتوانین بڵێن تا ڕادەیەک شکستی هێنا و نەیتوانی حکوومەت پێک بێنێ دەم پارتیش کێشە هەبوو لە نێوان دەم هەدەپە و ویانی سلاحەدین دیمیرتاش و ئەردۆغان ئیتر لە بۆ هەندێک دەوڵەت باخچەری هاتە مەیدان و ئەردۆغانی لەو قەیرانە ڕزگار کرد اتفاقی لەگەڵ کرد هەتاوەکو ئەمڕۆ لە هەمان کاتدا لە کودەتایەکەی ویانیش گوایە کودەتایەکەی 2016دا بە هەمان شێوە دەوڵەت باخچەری ڕەزت تەیب ئەردۆغانی ڕزگار کرد لە بۆ هەندێک ئیتر تەماشا دەکەین ئەمە لە زۆر بواردا جیاوازی هەیە لە نێوان بۆچوونی دەوڵەت باخچەری بۆچوونی ڕەزت تەیب ئەردۆغاندا کەواتە ڕەزت تەیب ئەردۆغان بەبێ مەهەپەیەکی بچووکیش ناتوانانی بژی ناتوانین دەسەڵاتی خۆی بەپارێزی بۆیە ئیتر ناچار بوو ئەمڕۆکە ئەو هەنگاوەینە کە هەنگاوێکی گرنگە بێگومان بابەتەکە سەر دەکەوێت سەر ناکەوێت تا کوێ دەچێت تا کوێ ناچێت ئەمە بابەتێکی زۆر زۆر دوور و درێژە ئەمە چەندین لایەنی هەیە لایەنی دوور و درێژی هەیە لایەنی ناوەڕاستی هەیە و لایەنی کورتخایەنیە لە ماوەی کورتخاین و لە ماوەی ناوەڕاستدا چه هەنگاوێک دەنرێ ئەمانە زۆر زۆر گرنگە بەڵام ئەمەی لێرەدا کە پێویستە ئێستا کە بە کورتی جەختی لەسەر بکەینەوە ئەوەیە یعنی لە سەرەتاوە بەشێکی کادرانی پکەکە جەماوەرەکەی تەنانەت سەرکردایەتی پکەکەی وەکو بابەتێکی تەکتیکی بەردەوام تەماشای لێدوانەکانی ئۆجەلانیان دەکرد یعنی بە تایبەتیش لە مەسەرەی چەکدانان و هەڵوەشانەوەی پکەکەدا بەردەوام بە شێوەیەکی تەکتیکی تەماشایان کردەوە ئەمە لە ڕابردووشدا لە ئێستاشدا دەرگای لە بەرامبەر کۆمەڵێک تێنەگەیشتن و یانیش تێگەشتنی خراپ کردوتەوە یعنی لە جیاتی ئەوەی کە تۆ لە بواری فکریەوە لە ئۆجەلان تێبگەی دەچی هەموو ئۆجەلان کورد دەکەوە بۆ بابەتێکی تەکتیکی ئەوە لە کاتێکدا ئۆجەلان ڕۆڵێکی استراتیژی هەیە ڕۆڵێکی تەکتیکی ڕۆڵێکی ئیدۆلۆژی و ڕۆڵێکی استراتیژی هەیە بەڵام ئەتۆبێ ئەو بابەتانە کورتکەوە گوایە ئۆجەلان یاری دەکا گەمە دەکا تاکتیک دەکا لە بۆ هیچ مەبەستی ئەمە نییە کە پاکەکە هەڵوەشێتەوە بۆیە ئێمە بە خۆمان لە بابەتەکە بدزینەوە ئەمە بەردەوام بینیمانیانی لە لێدوانەکاندا بەردەوام بینیمە سەرباریڵێن ئێمە ڕێزمان هەیە و قبولی دەکەین و هەنگاو دەنێ بەڵام دوایی شتێک دەکرێت شتێک دەدۆزرێتەوە کە نەکرێت لە لێدوانی هەری دواییدا یعنی لە دیداری هەری دوایی نێوان ببوونەی جژن دیداری نێوان بنەماڵە و ئۆجەلاندا کە عومەر ئۆجەلان سەردانی ئیمرالی کرد ئیتر لەوێدا ئۆجەلان باس لەوە دەکا یعنی عومەر ئۆجەلان لی دەپرسێ پکەکە پێی وایە بەهۆی نەبوونی ئارامی و نەبوونی گەڕەنتیەک لە مەسائلی ئەمنیدا ناتوانرێ کۆنگرە ساز بکرێ ئۆجەلان لە وەڵامدا ئەڵێ هیچ کەس گەڕەنتیتان پێ نادا نە من نەدەوڵەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شتێکی وەها نییە بۆ ئەوەی کە کۆنگرە ساز بکەن کۆنگرەکەتان ساز بکەن و پکەکە هەڵوەشێنەوە یعنی لێرەدا ئیتر دووبارەی دەکاتەوە کە مەسەلەی هەڵوەشانەوەی پکەکە تەنانەت لە زۆر بواردا پەیوەندی بە قۆناغەکانی شەوەنی ئەوە بابەتێکە کە دەبێت ساز بکرێت کە دەبێت ئەنجام بدرێت و دوای ئەوە چی دەکرێت ئێمە لە بەرنامەکانی پێشودا باسمان کردووە مەبەست لێرەدا چییە ئەمە بۆچی وایە و دوای ئەمە چی بەسەردێ ئەمەیان بابەتگەرێکی جیاوازترن لێرەدا ناکەوینە سەری بەڵام ئەوەی گرنگە لێرەدا یعنی پکەکە بەخۆشی دەبێت لە ناو ئەو چەقبەستویەدا بێتە دەرەوە یعنی لە جیاتیەوەی ئۆجەلان وەکو عنسوڕێکی تەکتیکی ببینی دەبێت وەکو عنسوڕێکی استراتیژی ببینی ئەگەر پێت وایە ئەمە سەرۆکتە چەپڵی بۆ لێدەی پێی دەڵێ ڕێبەر دەبێت ئەتۆ ناچاری ئەم هەنگاوە بنەی و ئەم لەو هەنگاوە تێبگەیت بەڵام وەکو وتم بێگومان لەگەڵ ئەوەی کە ئەو هەنگاوانەتنا لە ماوەی کورتخایان و لە ماوەی ناوەڕاستدا دەبێت کۆمەڵێک شت بکرێن ئەو کارش دەکەوێتە ئەستۆی دەوڵەتی تورکیا یعنی ئەو کەسانە بۆ کوێ دەچن ئەو کەسانە چی لێ دەکەن کامیان دەگەڕێتەوە تورکیا کامیان ناگەڕێتنەوە ئەوانەی دەگەڕێنەوە چیان بەسەردێ ئەمانەی ناگەڕێنەوە چیان بەسەردێ ئایا لە شوێنێکدا تیرۆریان دەکەن لە شوێنێکدا حەبسیان دەکەن ئەمانەی دەگەڕێنەوە بە هەمان شێوە چۆن بەشداری ژیانی سیاسی دەکەن ئەمانە هەموو بابەتگەلێکن کە لە ئایندەدا دەیان بینین و دەتوانین باسی بکەین و لە هەمان کاتدا ئەم بابەتە
وەکو لە سەرەتایشدا باسمان کردو پەیوەندی سەرچەکەی بابەتە استراتیژیەکە پەیوەندی بە مەسلەی جیۆپۆلیتیکی دەوڵەتی تورکیاوە هەیە، یعنی بە کورتی پەیوەندی بۆەوەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە جیهاندا چی دەقەومێ چی ناقەومێ و ڕۆلی تورکیا لەوێدا چی دەبێت زۆر دووبارەی ناکەینەوە، یعنی ئەوەش زیاتر پەیوەندی بە سووریاوە هەیە. لە سووریا ئێمە دەزانین کە تورکیا و ئیسرائیل تا چ ڕادەیەک لە ناو کێشمەکێشدانا لەگەڵ یەکتری. ئیسرائیل بە هیچ شێوەیەک ڕێگانادا دەوڵەتی تورکیا هەبوونێکی سەربازی بەهێزی هەبێ لە سووریادا بنکە و بارەگا دروستکە وەیانیش چەکی دژە فرین دژن و دژە ئاسمانی لەوێدا پەرە پێ بدا و ڕێگە نەدا وەیانیش هەوڵ بدا جم و جۆڵەکانی ئیسرائیل لە سووریادا کورد کەم بکاتەوە ویانیش نەهێڵی. ئیتر ئیسرائیل ئەمەی لە ئێستاوەدا بە هیچ شێوەیە قبول نییە، بەڵام ئەوەی بینیمان لە دیداری هەری دواییدا لە نێوان دۆناڵد ترامپ و نەتەنیاهۆدا ئیتر بینیمان نەتەنیاهۆ هەم سەبارەت بە ئێران هەم سەبارەت بە تورکیادا ئیتر لە بەرچاوی نەتەنیاهۆدا پەیامێکی پێدا کە ڕنگ بێ نەتەنیاهۆ بۆ ئەوە نەچوو بێتە ئەمریکا و حەزی لەو پەیامە نەبوو. ئەویش سەبارەت بە تورکیا ئەردۆغان دۆستمە هاوڕێمە دەیناسم. سەبارەت بە ئێرانیش نەخیر، ئێمە قسە دەکەین سەرەتا قسە دەکەین هەوڵ ئەدەین اتفاق بکەین. ئەگەر اتفاق نەکرا ئەمە کارتی سەربازی بەکاردێنین، یعنی لە هەردوو بواردا ئیتر قسەیەکی ناخۆشی بەگوێی ئەردۆغان بەگوێی نەتەنیاهۆدا داهێنا. بێگومان و ئەمە ئەوە نییە کە ترامپ ئەردۆغانی خۆش دەوێ و یانیش ترامپ ئیرانی خۆش دەوێ، نەخیر. بابەتەکە پەیوەندی بۆ هەیە کە دۆناڵد ترامپ ئەتوانێ هەموو کارێک بە ئەردۆغان بکە وەکو پێشتر کردویەتی لە مەسلەی قەشەکە، لە مەسلەی ڕاگررتنی ئۆپەراسیۆنی سەرێکانیەدا، لە زۆر بواری دیکەدا کۆمەڵێک کارت و خاڵی لاوازی ئەردۆغان لەژێر دەستی دۆناڵد ترامپداناوە دۆناڵد ترامپ ئەتوانێ ئەم کارنەی پێ بکە. سەبارەت بە ئێرانیش بێگومان ئەمریکا دەزانێ لێدان گورزێکی سەربازی لە ئێراندان ئاسانە، بەڵام ئەمە بەرەو کوێ دەچی، بەرەو چه ئاراستەیەک دەچێت، لێرەدا چه قازانجێک بۆ ئەمریکا دروست دەکات، چ زەرێک بۆ سیاسەتی ئەمریکا و ناوچەکەی دروست دەکاتن، ئەمەیان هەتاوەکو ئێستا هیچ کەس ناتوانێت وەڵامی بداتەوە. هەروەکو لە هەڵمەتیش ترامپدا بۆ شەڕی بازرگانی بینیمان ئیتر کە گومرگەکان باجەکانی لەسەر پرۆدوکتە چینیەکان و وڵاتانی دیکەی حت متفقی خۆی وەکو ئەوروپا و ژاپۆنیا کە بازرگانیان هەیە لەگەڵ چین تا ئاستێکی هەری دوایی برد، بەڵام هەر دوێنێ پەشیمان بۆ مەسەلەکانی هەڵپەساردن بۆ 90 ڕۆژ. ئەمە بۆ 90 ڕۆژ نییە، بەڵکو ئەمە پەشیمان بوونەوەیە. ئەمە ئەتوانین بڵێن دۆناڵد ترامپ ئەڵێ سۆری ئەمن هەڵە بوو، بێگومان ئەتوانین وهای تێبگەین، بەڵام ئیتر لە بۆ ئەوەی ئیماژی خۆی لە دەست نەداتن ئیتر ئەڵێ شانسێکیان پێ ئەدەین بۆ 90 ڕۆژ. ئیتر بەڵام تەماشا دەکەین لەمەدا ئیتر دۆناڵد ترامپ هەنگاوی لە بۆ دواوەنا لە سەبارەت بە ئێرانیش بە هەمان شێوە دەکا و سەبارەت بە نیگەرانیەکانی ئیسرائیلیشدا لە مەرد تورکیادا بە هەمان شێوە بیر دەکاتەوە کە ئاڵێ پێویست ناکە ئێوە شەڕ بکەن، من ئەتوانم ئەردۆغان ناچاری هەموو ئیتفاقی بکەم. بێگومان ئەمە لە بۆ کوردەکاندا ڕنگ بێت تا ڕادەیەک مەترسی هەبێ، یعنی ناچار چییە شتێکی پێدا، یعنی اتفاق چییە؟ اتفاقی ئیسرائیل و تورکیا لە سووریادا اتفاقەکە ئەمەیە، ئایا تورکیا لە باکوور دەمینێ ئیسرائیلیش لە باشوور دەمینێ، ئەمەیە یان نا؟ یعنی ئەمەشیان هەیە. بۆیە ئیتر بابەتەکە هەتا ڕادەیەکی زۆر ئالۆزە، بەڵام بە هەر شێوەیەک بێتر دەوڵەت باخچەلی دەوڵەتی تورکیاییتر ڕنگ بێ ئیتر بیری لەوە کرد بێتەوە لە کاتێکدا ڕەوشی ئابووری ناو خۆی تورکیا زۆر خراپە، لە کاتێکدا جاری یەکەمە لە بەرامبەر ئەردۆغان بە میلیۆنان خەڵک کۆ دەبێتەوە لە دژی ئەردۆغان ئیتر دروشمی بڕۆخێ و ئیستیقالە بدە دەڵێنەوە. لەو کاتەدا ئیتر تەماشا دەکەین ئیسرائیلیش لە سووریادا بە ئاشکرا
ئیتر هەڕەشەی سەربازی دەکا کارتی سەربازی بەکاردێنێ لەو حاڵەتەدا ئیتر تورکیا یەک بژاردەی لەبەر دەستدایە کە لەگەڵ پەکەکە ئەم هەنگاوە بباتە پێش ئیتر بابزانین لە ئایندەدا چی بەسەردێ داوای لێبوردنەکەم کە ماوەیەکە لێتان دابراوم هاوڕێیان بەهۆی سەرقاڵی بە هەندێک بابەتی ناوخۆی خێزانەوە ماڵەوە مناڵەکانم خەریکە گەورە دەبن ناچارم کاتیان لە بۆ دابنێن بەڵام لەمە و لە ئایندەدا زوو لەگەڵتان دەمینێمەوە تکایە ئێوەش وەکو هەر وەکو لە دەستان بێ هەوڵ بدەن هاوکاریمان بکەن بەلایکەکانتان بە کۆمنتەکانتان و هەوڵ بدەن ڤیددیۆکانمان بۆ دۆست و هاوڕێیان بنێرن هەوڵەدەم بەیانی سبەینێ لە بەرنمەیەکی دیکەدا ئیتر ئەو بابەتە باشتر ڕوون بکەمەوە و هەموو لایەنەکانی هەم لایەنی دەرەکی هەم لایەنی ناوخۆیی تا و توێ بکەین تا بەیانی کاتێکی خۆشتان بۆ خوازم زۆر سوپاس بۆ هەمووتان بۆ ئەوانەی تاوەکو ئێستا تەماشامان دەکەن جێمان لێ دەگرن بۆ ئەوانەی لە ئایندەدا جێمان لێ دەگرن و بەتایبەتیش بۆ ئەوانەی کە بە کۆمنت و بە لایکدا بەشداریان کردووە و ڤیددیۆکانمان بۆ دۆست و هاوڕێیانیان دەنێرن تکایە بەردەوام بن لە سوبسکرایب کردن کاتێکی خۆش ڕێز و سلااو